سڵاوی خوا لێوەش ئەندروسی چۆنە؟ سپاس بۆخوا فولە ئەڵەی 30 ساعتە خەوتم بە ئەڵا دوو شەوە دوو ڕۆژە نەخەوتم. ئەبینم زۆر خەم خۆران لێرە کارەکەی. بەڕاستی هەچ مرۆڤێک خەمخۆری کە سوکار و عەشەت و کورد و هاوزمانی خۆی مسڵمانان نەبوو من خۆشم ناوێت. چوینە گەڕەکەەکانی چەمچەماڵ هەمویان ئەیانوت بژی کاگارامە ڕیشا. چی وای لەوە کردو ئەم خەڵکە ئەوە بەگروتینەوە بۆ تۆ؟ وەڵی چیان پێدەڵی لێرەوە؟ جەنابەت هاتیتە ئێرە چیت بینیوە؟ شتی وا هەیە؟ شتی وایە بە خۆبەخشانە؟ شتی وایە بە خەڵکێکە بە تەنیا شەخسێک ئارامە ڕیشە ئەڵڵا نەبێ هیچ کەسێ پشتیوانم نییە. ئەڵڵا نەبێ هیچ کەسم لەگەڵ نییە. ئەم گەنجانەی کە تۆ دیوتە هەمویان خۆبەخشن، هەمویان خۆنەویستن. خەڵک مۆلیدەی ماڵی خۆی پێڵ ناکرێ سەر مۆلیدەکە. خەڵک گرێدەرێکی پێناسەیە کە هەمووی بژمێرە دەیان مەکاین تەنکەراو لەو دی ئەو مزگەوتە گەورەی پاکراوەتەوە ساحەی دەرەوە هەمووی بە خۆبەخشیاتوە. هەمووی خۆبەخشین هەرەمومان. بەزدی ئێمە لێرەوە لە ڕێی کەناڵە جوانەکەی جەنابتەوە کە هاتوویتە سەردانی من تەکردووە سپاس دەکەم لەش ساق بێ ئەخوا بەخێر بێی گلەیەکمانێ لەو کەناڵانەی تر چاویان ئێمە نبینێت ئێمە وەزانە لە پشتەوەین ئێمە لەگەڵ خوای خۆمان ئیشەکەین و ئیش بۆ خوای خۆمانەکەین خەڵکی شەزانێت چیەکەین سپاس دەکەین عەزیەتت خوار بەمشەوە سپاسی کەناڵی پایتەخت میدیاکەین بەزدی لەش ساق بێ کە هاتی بەدەنگمانەوە بشەو بە چاوی خۆت حەدەسەکە ببینە شتیوان نەکراوە ناویش بێت شارەکەمان کامل ژێر ئاو کەوتووە و کەمترین ماڵمان هەیە ئاوی تێ نەچوو بێت و ئەوەشی تێی نەچووبێ ئاوی تێ نەچوو بێ بەڕاستی وەگوای ئاو چوو بێتە ماڵەکەیەوە نەخەفەتی خواردووە و قەزای چەمچەماڵ و نەحیش وەڕژ و نەحیتە کێش و زەرمەندێکی گەورە دراوە لە منتیقەی ئێمەیە و ماڵەکان نە ژێرخانیان ماوە نەوەیان پێماوە فەرۆکان کە پێی بخەون و جلوبەرجی مناڵەکان و هیچ شتێک ماوە نە سوتەمەنی ماوە هیچ شتێک نەماوە یعنی هیچمان نەماوە خەڵک هەبوو تەلەفۆنی بۆ منەکرد پێشترەوی تخوا دوو جلیکانی نەوتم بۆ بەیاکە ئێستا ئەڵێ جلیکانی نەوتەکەش زۆپەکەش بردی ئاو بردی هیچ نەماوە لێرە و تەواوی داوە لە خێرخوازانەکەم وا لە سەرخەتن زۆریان هاتوونەتە سەرخەت لە ڕێم کەناڵە جوانەی جەنابتەوە داوا لە خێرخوازان مرۆڤ دۆستان ئەوانەی لەبەر خاتر خوا خەڵکیان خۆشەی ئەوانەی لەبەر خاتر خوا هاوکاریەکەن ئەوانەی لەبەر خاتر خوا دەستیان ناوە کردوتەوە ئەڵڵا لێتان ڕازی بێ وەرن بە دەنجی خەڵکی لێ قەوماوی چەمچەماڵ و شۆڕشەوە لەبەر خاتر خوا وەرن بە دەنگیانەوە لەبەر خاترە وەڵڵایی کە ئەم لافاوە هەر شوێنێ بگرێتەوە کارەساتە بە ئەڵڵا خەڵکی ئەم شارەی ئێمە شەو بواە هەتا ئێستش جەنازە ناژن تەواو نابوو لەبەر ئەم شارە کامل کەوتۆ ژێراوە چەمچەماڵ و شۆڕش نیوەی چەمچەماڵ و شۆڕش گشتی وەفاتێکرد هەموو یەقین کا لەشەوە وایە ئەو پەروەردگارە خۆی ڕەحمی لێمان کرد لە ڕۆژا بوو لەکەیەوە لێرە نێوە ئێمە هەر لە ڕووهەوە حدەسەکەەوە لێرین بە شۆڤڵ و مەکانی خۆمان و عەشای خۆمانەوە لێرین لە هەر شوێنێک گرفت دروست بێ ئێوە لێرن هەمیشە لە هەموو شوێنەکان خەڵک شایەتی وادن بڵێ سایارەکە مەجوولێن گڵاوە لێرەوە چی بەم تیمە دەڵی چی بە هاوڵاتیانی چەمچەمان دەڵی پێیان چێ بۆیان وەڵای خەڵکی شاری چەمچەماڵم ئەگەر لە خۆم خۆشتر نەوێت بڵێ مەڕۆ کاکە دەبڕۆ پێی بڵێ کاکە من ئەگەر خەڵکی شاری چەمچەماڵم لە خۆم خۆشتر نەوێت باڵا دوێنێ هەردوو کچمەیە بێدایکن خی گەورە تەمەندرێژیان کە ئەگەر ئەوان لە مەکتەبەکان من حەسر ببوون من لە مەکتەبەکان کە حەسر ببوون من خۆم لە خزمەتی خەڵکا بوو مناڵەکانم درنگانێکی شەواتنەوە و ئاو چۆتە ماڵەکەی خۆمەوە بەخوا نەچوومەتەوە بۆ ماڵەوە ئێستا من لێرم لە قڵتۆ قساگەم نەچوومەتەوە ماڵەوە جەماعەت شایەتن جنیان وەماوە لەسەر جادە خۆم گۆڕیوە چی وای لە تۆ کردم بەم گروتینە زۆرەوە وڵایی من ئەڵڵا ژیان هیدایەت میداوە پشتیوانیمی کردووە خی گەورە پشتیوانی ئەو هاوڕێیانم کە ئەو برایانەی کە لەگەڵ من بە مەباکاین هاوکار من تا هەمیشە دەستم بردبێ و هەر شتێک لە بەردەستما بۆ سپاس بۆخوا لەبەرەوەی خەڵکە زانێت ئیش بۆ شیەکەی بۆ ئەڵڵا خزمەتی خەڵکەکەی بەڵێ ئیشە ئەڵڵا پشتیوان بەخوا خەڵک خۆت شایەت بە خەڵکی چەمچەماڵ بگەڕێ ئەو خەڵکەی لێرە دیوتە ئەم ماڵانە دیوتە تەواوی چەمچەماڵ بگەڕێ بڵێ ئارام لەبەر چیم ئیشاکات بەس دەبەر خاتر خۆیە خەڵکی چەمچەماڵ ئەڵێن شارەوانی قایمە نەهاتۆ بە دەمانەوە کاگارامە ڕیشە نەبێ پێ دوایە بۆچی بەرپرسانی ئەم شارە خەمساردن وڵایی چی بڵێم لەسەر بەرپرسانی ئەم شارە من ئەم شارە ئێمە دەمێکە پاراوێز خراوە و خزمەت گوزاری بۆ ناکرێت و هیچ شتێکی بۆ نەکراوە ئەوای ئەم شارە ئێمە وەکو شارێک وەکو چۆنەڵێ وڵاتێکی جوان ئەوایە خزمەت کرایە یعنی وایە داهێنانی لە هەموو وڵاتەکان خەڵک باتە سەردانی وڵاتی ئێمە بکردایە لە گەورەترین کارەساتی ئەلفال و شەید خۆزگا چیتە و نەحی شۆڕشە ئێستا ئەزانی چی ڕووی داوە بە ئەڵام ڕۆ خەڵک تەلەفۆنی من کردوتی لە دوێنێ و نانمان نەخوارد تا ئەمڕۆ لەبەرەوەی نەبرنجەکەی ماوە نە شەکرەکەی ماوە نەچایەک ئێستا تەلەفۆنی مۆکراوە بۆ نەوت وا براکانم حاجەکان برام وا لە ڕێن بە تەنکەری 36,000 بەرەو ئێرە دێن یعنی بۆ ئەم شارە پەراوێز بخرێت بۆ بە هەمومان خەمخۆری بین با بزانین بۆچی ئەم لافاوە ئەم کارەساتە گەورەی ناوە ئەگەر کۆڵانێ بێ دوان بێقەی چێکە تۆ تەواوی دوو قەزایەک و نەحەیەکت کۆتایی پیاتوە لە 150 ئەو چۆتە ماڵەکانیەوە
ئەگەر 5,000 خەڵک نەچوو بێت 10,000 چووە دەنەچوو بێ 15,000 خەڵک ئاو چۆتە ماڵێەوە دەرکەوتنیەک تاوت ڕێڕێوی ئاو گۆڕا بۆ ئەم کارە سادە دروست هەنێ ڕێڕەوی ئاوەکانمانەیە لە دەرەوەی شار من ئەم شەو کەسێک تەلەفۆنی بۆم کرد وتی کابرا 21 گڵابە تێکەڵی کرۆتە ڕێڕەوی ئاوێک لای ئەلفالەکان هەر چوار تەرەفی شار ڕێڕەوی ئاوی هەبوو ئەوە من بەیەکێەوە لە هۆکارەکان ێزانم ئەو جادەی کە لە بەردەم کۆمپانیای بەڕێزەوە ڕات پڕ کراوەتەوە کۆمپانیاکە پڕی کردوتەوە کۆمپانیای بەڕێز پڕی کردوت کەسێ پڕی کردوتەوە من لە ئاستی حەقا شەرم بەس لەخواکەم شەرم لە هیچ کەسێ ناکەم غەڵەت بێڵێم غەڵەتە ڕاستی بڵێم خۆ با بمکوژێت با ئەم شەو عیدام کردم چییە من مردنێکم لەسەر نییە با لە پێناو حەقا بم لە پێناو ئەڵاجیانە من خواجان فێری کردم دینەکەی فێری کردم ڕاست بڕۆم بۆیە ئەڵێم غەدر لەو ڕێڕەوی ئاوانە کراوە ڕێڕەوی ئاوەکان ئەو زەختە زۆرەکەوتە ناو چەمسەماڵەوە با حکوومەت خۆی بەداچوین بکات نوێنەری هەیە پیاوی هەموو کەسێ بادادەچون کاتە تا ئەو کەسا ئەو شوێنە دۆزێتەوە ئاوە بۆچی بۆ ئەگەر ڕێڕەوەکە بارانە ئێمە مرحمەتی خوای گەورەیە ئەگەر کەسێکیش سەبەبە و ئەو جادانە کە کراوە ئەو تونێلی ئاوە کراوە لە پشت مقانەوە کە بڕوات لە مۆفەرەوە گڵابە و دەبابە بە ناوی ئاڕات ئێستا بلۆکێکی 2 مەتری هاتۆ لە ناوێدانراوە کابرا پڕی کردۆ لە خۆڵ و بۆ باخی خۆی ڕۆشتووە ئەمە چۆن نەکرێت لە چی یاسایەکی دنیای ئەمایە ئەمڕۆ قوبا تاڵبانی هەتە چەمچەماڵ نهاتە لای تۆ دەستخۆشی لێ بکات نا من نایناس ناسینمان نێبێکەوە ئەگەر ئەو پیاوانە و ئەوەی لە دەور و پشتین ئەوانەی کە لە دەور و پشتین و بەرپرسی شارن ئەیانزانی ئارامەڕیشە چی کردو ئارامەڕیشە خوازانێت چی کردووە ئەو خەڵکی کە جەنابەت باسی کرد ئەوازانێت چی کردو ئەو دەوڵەمەند و سەرمایه‌دارانەی کە تەلەفۆن بۆ منەکەن مەکاینم بۆ نێرن شۆفڵم بۆ نێرن ئیتاتمان بۆێنن هێزی پشتیوانی دوو لە پشتمانە ئەوان نەزان ئارامەڕیشە چی کردو من سپاس دەکەم کە مایشی کەناڵەکەت بۆ من ڕاگرتووە دەنگی خەڵکی شەمسەماڵ بگەێنین بەو خەڵکی خێرخوازە بە بەرپرسان بێن بەهانای خەڵکی شەمسەماڵەوە من ئەوە ناڵێم ئەمە چێ ئەو چێ شینە سوورە سەوزە زەردە ئەلمویم خزمەت بە خەڵکی فەقیر و ژاری ئەم سنوورە بکرێ کاتی ئەوەمانە کە خەڵمان دەست لەدا و دەست خزمەتی خەڵکی ئەم سنوورە بکەیت